ئەمڕۆ 12 ڕۆژی جیهانی وێنەی ڕەش و سپیە. بۆ ئەمە بەستەش سەردانی مۆزەخانەی ئەربیل ئولامان کردووە کە لێرەدا یەکێک لە کۆنترین کامێرەکانمان هەیە کە کامێرەی گیوم و کریانیە، ئەو کامێرەی کە لە پشتی مندایە. بۆ زانێری زیاتر لەسەر مێژووی ئەم کامێرەیە دەچنە لای مامۆستا ئومێد کە بەڕێوەبەری مۆزەخانەی ئەربیل ئولایە. کامێراکەی کە ئێمە پاراستومانە دیاری دکتۆرە کوردستان مکریانیە کچی جیو مکریانی کە پێشکەشی ئەمەی کردووە بەشێکە لە کللتوری پەروەردەیی قوتابخانەی ئەربیل ئولا لە سەدەی ڕابردوو. ئەو ڕسمە ئەو وێنە ڕەش و سپیانەی کە لێرە هەن بەشێکی زۆری قوتابیان و مامۆستایان بەو کامێرایە گیراوە لە سیەکان و چلەکانی سەدەی ڕابردوودا. ئەو کاتێک کە تازە ئەربیل ئولا دەکرێتەوە ئەو کامێرایەش دێتە شاری هەولێر و قوتابیان ڕوودەکەنە مامۆستەجی مکریانی و وێنەی شەمسیان پێدەگوت چونکە لە بەڕۆژ دەگیرا وێنە دەگرن و دەهێنە قوتابخانە و دەبن بە قوتابی و بەشێکی زۆر مامۆستایانی شوێنەکانیان لەوێ گرتووە. بۆیە ئەم کامێرایە بە کللتورێکی مێژووی پەروەردەیی دادەنجێت لە مۆزەخانە ئەرشیفی پەروەردەی هەولێر هەڵگیراوە و بە شانازیەوە قوتابیان و میوانان دێن سێری دەکەن و با بڵێن بابەتێکی گرنگی دادنێت لە مۆزەخانەکەمان.